لا تۆری دومی بەیانی باش کوردستان لەگەڵتانە بەردەوامین و لەم تۆڕژدا باس لە سوودەکانی خورما دەکەین. بێگومان دەزانین کە وەرزی پێگەشتنی خورمایە لەگەڵەوەشدا ئێمە دەپرسین خورما چ کاتێک بخرێت و وا بۆ چ جۆرە نەخۆشیەک زۆر باشە. بۆ ئەمە بەستا میوانداری پرۆفیسۆر یاردەدەر دکتۆر بەدر قادرمان کردووە کە دکتۆری گیادەرمانیە. دکتۆر سڵاو لەبێ و بەیانیت باش. دەمەوێت دەستپێک بەوە دەست پێ بکەم خورما کە وەرزی پێگەشتنی خورمایە سوودەکانی چین بۆ جەستا؟ بەیانیتان باش بەیانی بیرێنە باش. طبعاً ئێمە کە باسی خورما دەکەین ئەڵێن خورما دەرمانخانەی ماڵە، خورما بەرەکەتی ماڵە. لەبەر ئەوەی چونکە کە تۆ دێی پێکاتەکانی خورما تەمەشا دەکەی پڕێتی لە توخمەکان وەکو مەنگەنیز، کالیسیۆم، مەگنیسیۆم، زینک و زۆر دەوڵەمەند بە مادەی ئاسن کە خەڵک دەبینی زۆر گرفتی کێشەی کەمی ئاسنی هەیە کە ڕێژەیەکی زۆر لە مادەی ئاسنی تێدایە، واروها ڤیتامینی ئەی و واروها ڤیتامینی بیشی تێدایە. واروها جگە لەوەشکەوا کە سەرچاوی وزەیە و گلوکۆزی ڕاستە و خۆی کە تێدایە کە ئەویش ئینسان کاتێکەوە کە تووشی ماندووبوون و شەکەتی دەبیتن، کاتێکەوە کە خورما دەخوا یەکسەر ماندووبوون و شەکەتەکەی دەڕوە. لەبەر ئەوەی چکە ڕاستە و خۆ گلوکۆزەکە بۆ مێشک دەڕواتن، واتە خۆراکێکی ڕاستە و خۆیە. لۆیش کاتێک کە ئێمە لەگەڵ ڕەمەزان بەربانگ دەکەینە وەکو کە لە سونەت هاتووە دەڵێ کە ئینسان دەبێت بە خورما فتار بکاتەوە. لەبەرەوەی زوو یەکسەر ئەو خورمایە بۆ مێشک دەڕوا، یعنی بەڵێ ئەو پێکاتە خۆراکی کە هەیەی بۆ مێشک دەڕوا. ئەگەر بین تەمەشای خورما بکەین لە بۆ چ سوودی هەیە. طبعاً سوودەکانی ئەوەندە زۆرە ناتوانین بە شێوەیەکی وەها لە ماوەیەکی وا کورت باسی بکەین. یەک لە سوودەکانی ئەوەیە کە گوتم بۆ چارەسەری کێشەی کەم خوێنی زۆر باشە و هەروەها لە بۆ کێشەی بەهێزکردنی مێشکی ئینسان و هەروە کاتێک کە ئینسان کە دەیخوا دائیمەن مێشکی بەهێز دەبیتن و هەروەها لە بۆ کێشەی با بڵێن ئەوانەی کە کێشەی زگسوو دەگرن بە هەمان شێوە سوودی تایبەتی لێ دەبینن و هەروەها با بڵێن لە بۆ ئەو کەسانەی کەوا با بڵێن کە تووشی بێهێزی دەبن واتە ئەوانە دائیمەن هەست بکەن بەهێز و بێتاقەت و دائیمە شەکەت و ماندوون لەبەرەوەی چونکە سەرچاوەیەکی وزەیەکی زۆر بەهێزی تێدایە و هەروەها جگەر لەوەش کەوا بۆ چارەسەری چەندین نەخۆشی تر وەکو با بڵێن ئەوانەی کە گەردەیان دێشی کە خورما دەخۆن لەبەروی خۆراکێکی ئاسان هەرسکراوە ئەو کەسە سوودێکی با بڵێن باشی لێ دەبینیتن و هەروەها جگە لەوەش کەوا بۆ سوودی دیکەشت کە ئەوانەی ئافرەتی کە دووجیانن کاتێکەوە کە خورما دەخۆن هەر لە کاتی سەرەتای دووجیانی و تا کۆتایی دووجیانی سوودی بۆ ئافرەت دووجیان هەیە لەبەرەوەی چونکە ئەو خۆراکە ڕاستە و خۆ بۆ کۆتپاڵەکە دەچێتن و هەروەها جگە لەوەش کەوا دەوڵەمەندە بەو پێکاتانە کە هەم بۆ منداڵەکە دەچێت بۆیە کاتێک کە دایکێکە. بەڵام لە ئێستادا دەمەوێت ئەوە بپرسم ئەو کەسانی کە نەخۆشی شەکران هەیە دەتوانن خورما بخۆن و ئەگەر دەتوانن کامە جۆری خورما بخۆن باشترە بۆیان؟ بەڵێ خۆی بەخۆی بەنسبەت شەکرا زۆر جار هەڵەیەکی تەندروستی هەیە خەڵکەکە ترساوە لە خورما کاتێکە نەخۆشی شەکری هێش خورما ناخۆ. بەداخەوە ئەوە من لەگەڵ پێچەوانەی ئەو ئارایەمە کەسێک کە حەزی لە خورما یان دەیوێت سوود لە خورما بینی ئەگەر نەخۆشی شەکرەشی هەبی ئەتوانی خورما بخوا. بەڵام با چی بکات لەو ڕۆژەیە مەسەلەن شەکرە نانا شیرینی کەم بکاتەوە با چەند دانەیەک مەسەلەن دانەیەک دوو دانە سێ دانە خورما لە بەیانەکەی بخوە تاوەکو سوودە تەندروستەکەی لێ بینی. بەڵام کاتێک کەسێک کە شەکرەی هەیە لەبین لە ڕۆژێکە نانێک ئەخوا قاپێ برنجێک دەخوا بەڵام ناوێری سێ دنکە خورما بخواتن. ئەوە هەڵەیەکی زانستیە کە بە بێشتی ئەو کەسانە هەیە کەوا کە شەکریان هەیە. بۆیە وا باشە ئەو کەسەی کەوا کە بڵێن کە تووشی با بڵێن شەکرە دەبیتن دەتوانی خورما بخوا بەڵام با ڕێژێکی کەم بخوا و لە بەیانیانیش بخواتن لەبەرێت چکە لە بەیانیان سوودی با بڵێن باشتری هەیە بۆ ئینسانەکان ئەتوانی سێدانە. بەڵام با لەو ڕۆژی تۆزێک شەکرەکانی تر مەسەن وەکو نان و برنج و شیرینی کەم کاتەوە ئەتوانی بخواوە. بەڵام زۆر ئێستا زۆرێکی تایبەت هەیە لە سعودیا دێتن کە ئەوە پێ دەڵێن زۆری شەکرە یعنی ئەو خورمای شەکری پێ دەڵێن لەبەرەوەی ڕێژەی شەکری کەمتریدا ڕێژەی با بڵێن ئەوەی کەم تێدا هەیە خەڵک ئەتوانی بەکاری بنێ و هەروە زۆرێک شێ لە عێراق کە ئێستا ئالیان لەو دەمەی نییە ئەگە سەیری کەی تەبینی بزە وەکووە وایە زەردە ئەوەش تقریبا تۆزێک تفت و تاڵی هەیە ئەوەش بۆ ئەوانەی کە شەکریان هەیە ئەتوانین لە سێ دنک تاکو پێنج دنک بیخۆن. بۆیە من ئامۆژگاری دەکەم ئەوانەی کە شەکریان هەیە لە مەوسمی خورما ئێستا کە هەیتیان ئەتوان ڕۆژانە بەیانیان لە دانەیەک تا سێ دانە بیخۆن بەڵام بەو مەرجەی لەو ڕۆژە تۆزێک شەکرەی کەم بکەنەوە. بڵێ
باشە دکتۆر ئەی سەبارەت بە خانمانی دووگیان پێویستە کام جۆریان بخۆن زۆر جۆری خورما هەیە تۆ چەند جۆرێک و ئاماژە پێ کرد تایبەتە بەوانەی کە نەخۆشی شەکرایانەیە ئێوە خانمانی کە دووگیانن هەر جۆرێکیان بخۆن کێشە نابێت لە چ کاتێکدا ئەوان بیخۆن بەزبەت ئافرەتانی دووجیان هەموو هەر جۆرێکی دەیخۆن ئاساییە بە تایبەتی خاستان ئەوەی کە ئێستا لەو موسمەیە کە مەسەرەن کە ڕوپێ لێن ڕووتاب ئاین تۆزێک با بڵێن تەڕ و ئەوەیە گە سەیریکەی دەبینی ئەوە ڕووتابی پێ دەڵێن واتە تۆزێک ڕەتیبە ئاین تۆزێک تەڕە ئەوە لە هەر هەمیان زیاتر با بڵێن تامیشی خۆشترە و با بڵێن ئەوەشی زیاتر ینی با لە ڕووی کوالیتیشە و کوالیتی بەرزترە تەبعاً ئافرەت دووجیان دەتوانین لە سەرەتای دووجیان تا کۆتایی دووجیان بیخواتن لەبەرەوەی گوتمان لەبەرەوەی مادەکانی بەسوودە کە بۆ منداڵەکە دەچێت ئەو کۆرپەڵی کەوا کە دایکی خورما دەخوا کۆرپەلەیەکی تەندروست دەردەچێت هەم لە ڕووی بەهێزی بەرگری لە شێوە هەم لە ڕووی ئێسچێوە هەم لە ڕووی بابلێن خوێنیەوە هەم لە ڕووی بابلێن کێشی منداڵەکە یان بابلێن وەزنی منداڵەکە لەبەرەوەی چونکە خورما بەشداری دەکات لە دروستکردنی بابلێن گەشەی منداڵەکە و بە تایبەتیش لە مانجی کۆتایی ئافرەتی دووجیان وا باشە خورما بخوا لەبەرەوەی تاوەکو با بڵێن منداڵبوونەکەی ئاسان بیتن ئەگەر بینەوە سەر دەبینی سەیری کەن کاتێک کە حەزەتی مەریەم کە بەتەنها لەو ئەوە بوو خوای گەورە پێی فەرموو بڕۆ خورما بخۆ لەبەرچی تەبعاً دارخدورمانەکە لە سەری شین بوو کەوە بەڵگەیەکە کەوا کە لە بەڵگەیەکی قورئانیە کە بەنسبەت خورما کە بۆ ئافرەتی دووجیان لە کاتی منداڵبوون زۆر پێویستە بەڵێ ئافرەت دەتوانێت لە هەموو کاتێک بخوا ڕۆژانە لە 3 دنگ تاکو 7 دنگ خورما بە تایبەتی لە بەیانیان ئەگەر لە بەیانیان ئینسان خورما بخوا کە یەکەم شت مەسەن کە لە خەو هەستا بیخوا زۆر سوودی تەندروستی زیاتر لێ دەبینی وەک ئەوەی کە لە شەوان بیخوا لەبەرەوەی ئەگە ئینسان لە شەوان بیخوا تووشی کێشەی غازات دەبی ینی با بڵێن تووشی قەڵەوبوون دەبێ وەزنی پێ زیاد بەڵام ئەو لێن بۆتە پرسیار ینی دەبێتە هۆی زیادبوونی شیر بۆم نا ئەو دایکانی کە شیر دەرن شیرێن بە مناڵ ئەبێتە هۆی زیادبوونی شیرەکەی ئەگەر بێت و ڕۆژانە پەیڕەوی بکات و چەند خورمایەک بخوات بە دڵنیاییەوە چۆن بۆ ئافرەتی دووجیان شکە سوودی هەیە بە هەمان شێوەش لە بۆ ئەو دایکانێک کە شیر دەدەن منداڵەکانیان بڵێ بۆ ئەو مندایکانەش سوودی تەندروستی هەیە بە کاتێک کە دایکە کە شیر دەخوا عفۆن کە شیر داتە منداڵەکە بە دڵنیاییەوە شیری زیاد دەبێ و شیرێکی با بڵێن کوالیتی باش یعنی با بڵێن شیرێکەوە پڕیەتی لە خۆراک لەبەرەوەی چونکە هەمومان دەزانین هەر شتێک کە دایک دەیخواتن ڕاستەوخۆ ئەچێتە ناو شیر بۆ دەبێت بە خواردن بۆ منداڵەکە کەواتە یعنی کە دایکێک کە با بڵێن کە خۆی خوارد خۆراکێکە دەخوا بۆ منداڵەکە دەکات کە خورماش دەخوا بە هەمان شێوە سوودە تەندروستەکانی خورما بۆ شیرەکە دەچێت و شیرەکەشی زیاد دەبێت و لە هەمان کاتیشدا با بڵێن ئەوەش دەکاتن گەشەی دەکاتن و هەروەها شتێکی تریشەیە حەز دەکەم پێت بڵم هەر کۆرپەلەش مەسەلەن منداڵیش کە لە 6 مانگ کە تەمەنی 6 مانگ و دایکی دەتوانی خورمای بۆ بکە مەسەن خورمای لە بۆ بکاتە با بڵێن لەگەڵ جێزەرە لەگەڵ هەندێک خۆراکیتە لەگەڵ هەوادە برنجە ئەتوانی بیدێتێ لەبەرەوەی گە منداڵیش خورما بخوا گەشەی با بڵێن گەشەی ئەوە نابیت ینی گەشەی با بڵێن بەژن باڵا کورت نابیتن کەواتە سوودی تەندروستی بۆ ئەو منداڵنە شەیەکەوە کە با بڵێن ئەوەی دەکە ینی با بڵێن کە لە تەمەنی 6 مانگی بەسەرەوە سوودی لێ دەبینیتن بەڵێ دکتۆر زۆر جار دەڵێن کە خورما چارەسەرێکی باشە بۆ نەخۆشیەکانی دڵ و دەمارە خوێنبەرەکان یاخود لە ڕووی چارەسەرەوە چۆن بەکاردێت و سوودی چییە؟ بەڵێ بەخۆی وەکو لە سەرەتا وتم یعنی ئەگەر بێت ئێمە سوودەکانی خورما باز بکەین لەوانەیە لە سەروی 50 سوود بیتن یەک لەو سوودانی کە جەنابەت فەرمووی بەڵێ بۆ ئەوانەی کە کێشەی دڵیان هەیە بە دڵنیاییەوە ڕێخستنی دڵ ڕێک دەخات لەبەرەوەی مادەی پۆتاسیۆمی تێدایە مەگنیسیۆمی تێدایە کالیسیۆمی تێدا زۆربەی زۆری ئەو تخمانی تێدایە کە لاشەی ئینسان پێویستی بە تایبەتی کە دڵی ئینسان پێویستی بێ بۆیە کە ئەوانی کە خورما دەخۆن بە دڵنیاییەوە لێدانێکی دڵی ڕێک و پێچیان دەبێ و لە هەمان کاتیشدا دەمارەکانی دڵ دائیمەن با بڵێن لە ڕەقبوون دەپارێزین بۆیە سوودی تەندروستی بۆ دڵ هەیە بۆ ئەوانەی بەرزی با بڵێن فشاری خوێنیان هەیە بە هەمان شێوە کەواتە ئەو کەسانی کەوا بەرزی فشاری خوێنیشیان هەیە سوودی لێ دەبینن بۆیە هەر کەسێکەوە دەتوانی ڕۆژانە هەندێک بخواتن بە تایبەتی ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەوانەی کە نەخۆشی بەرزی فشاری خوێنیان هەیە بەڵێ باشە دکتۆر لەگەڵەوەی لە قسەکاندا ئاماژە بۆ کرد کەمێکە کاتێک بخورێ بەڵام ئەمێ ورتر ئاماژەی پێ بکەیت بۆ منە کەسێکی ئاسایی نەخۆشی درێژخایەن شەکرە و ئەم بابەتانەی نەبێت پێویستە خورما ڕۆژی چەندانە بخوا لە هەمان کاتدا چ کاتێک بخوا زۆر بازەوە دەکرێت پێویستە شەوان بخورێت ئەمێت دروستەکەی لە زاری ئێوە بزانم
بەڵێ خۆی بەحقەت بەخۆی هەموو شتێکی تەندروستی هەموو شتێکی با بڵێن ڕووەچی وا باشە ئینسان لە برسێتی بیخوا وا باشە ئینسان لەسەر گەدەی بەتاڵ بیخوا خورما ئەگەر بێت و ئینسان لە بەیانیان بخوا چەند سوودێکی لێ دەبین یەکەچیان لە بۆ بەهێزکردنی مێشتی ئینسان لە بەرەوەی چۆ گەدەی بەتاڵە ئەو مادانێک کە پەیوەندی بە بەهێزکردنی مێشکەوەی سوود دەبین هەروەها بەهێزکردنی بەرگری لەشی و هەروەها ئەو کەسە لەو ڕۆژە لە کاتی کارکردندا هەست بە شەکەتی و بێتاقەتی ناکاتن ئەو کەسانی کەوا مابرن کە قەڵەون کە یاخود با بڵێن کەسێک کە چێشی زۆرە ئێواران کە دەیخۆن قەڵەوتر دەبن بەڵام کەسێک چێشی لاوازبی ئەگەر ئێوارانیش بیخوا کێشەی نێ بەڵام بەو مەرجەی کێشەی قۆڵۆنی نەبیت کە زۆر جار با بڵێن مانەوەی شیرنی لە ناو ڕیخۆڵەی ئینسان شەو کە دەخەویتن تووشی غازاتی دەکاتن یاین دووشی با بڵێن کێشەی هەڵاوسانی زجیەکە تووشی غازات ئەوی دەکات بۆیە وا باشە ئینسان لە بەیانی کە لە خەو هەڵدەچێت تا حەسر خورما بخوا زۆر باشە لەبەرەوەی ئیسیفادەیەکی تەندروستی بەگشتی لێ دەکات بەڵام بە تایبەتی ئینسان لە کاتی برسێتی بیخوا نەک ئینسان کە لەسەر تێری نانی خواردۆ بێ خورما بخواتن بەڵێ دکتۆر زۆر جار هاوڵاتیان لە بری شەکر خورما لەگەڵ خواردنەوەی چادا بەکاردێنن ئایا خواردنی خورما لەگەڵ چادا نابێتە هۆکاری لە دەستدانی سوودەکانی خورما؟ خۆی بەنسبەت چا هەر بەخۆی نەک خورما چا زۆربەی با بڵێن ئەو خۆراکانی کەوا کاوڵی مادەی ئاسن یان مادە بە سوودەکانیان تێدایە چا لەبەرەوەی فینۆلی کۆمپاوندی تێدایە وا دەکاتن کە با بڵێن لە ڕیخۆڵا ئەو مادە توخمانە هەڵەمرژێندرێ بۆیە تۆ کە چا لەگەڵ هەر شتێک دەخۆیەوە با بڵێن لە ڕووی با بڵێن کوالیتی لە ڕووی پێکهاتە خۆراکەکانی لەدەست دەداتن یعنی با بڵێن مەسەن ئێستا کە کەسێک خواردن دەخوا ڕاستە خۆ دوای ناخواردن چا دەخواتن بە دڵنیای وای لێ دەکاتن کە با بڵێن ئەو مادە ئاسنیان ئەو مادانی کەوا مەسەر مەنگەنیزەیان هەر شتێکە لێ ناگەڕێت لە ڕیخۆڵەوە هەڵبمژێت بۆیە کاتێک کە ئینسانێک کە لەگەڵ چادەی خوا لە ڕووی کوالیتیەوە با بڵێن زەرەر دەکات بەڵام هەر لە شەکری سپیش باشترە مەسەن کەسێکە بە خورما دەخوا هەم تۆزێک ئیسیفادەی دەکەن لە ڤیتامینەکانیان لە هەندێک مادە پێکاتەکان لەوانەیە هەندێک شت زەرە دەکات بەڵام باشترە لەوەی کە لەگەڵ بە شەکری سپی دەیخواتن لە بەروی شەکری سپی زیانی زیاتر هەیە لە بەروی تەنها بە شەکرە بەڵام کاتێک کە تۆ خورما دەخۆی هەم شەکری تێدایە هەم چەوری تێدایە هەم پرۆتین تێدایە هەم ڤایتامینەکانی تێدایە هەندێک شت لەزدا بەڵام بەو شێوێژ نییە هەر باشترکەوە لە زیاتی شەکر بەکاری بهێنیتن باشە ئەی دکتۆر لەگەڵ شیردا بخورێتەوە بەو نەبەشێکیان خورماکە خۆم بەڵام لە پاڵیدا شیر لەگەڵی دەخۆن یاخود کۆمەڵێک پێکاتە شیر و خورما و هەندێک بابەتی دیکە تێکەڵ دەکەن و وەکو شەربەتێک ئەیخۆنەوە لەو کاتەدا خورما سوودە تەندروستیەکانی لەدەستێت؟ طبعا بەخۆی دوو کەس خورما لەگەڵ شیر دەخوا ئەوانەی کەوا منداڵ کاتێک کە دایکێک کە دەیە منداڵەکەی گەشەی ئێشتی یان گەشەکەی بەهێز بیتن ئەو کاتە ئەو منداڵە یعنی با بڵێن کە دایکی ئەیداتێ خورما و تەحین و شیری ئەداتێ خورما لەگەڵ تەحینی لەگەڵ شیری ئەیداتێ ئەوە کەسێک وەرزشوانەکانیش دێن چ دەکەن دێن مەسەرەن عەسارەیەک دەهێنن گڵازێک شیر چەندێکە خورمایەک هەندێک شۆفان هەندێک سەرەزات لەگەڵ مۆزێکا تێکەڵ دەکەن لەگەڵ تۆزێک با بڵێن هەندێک پێکاتێتەکە خۆیان حەزیان لێیە ئەوە وا دەکاتن کە با بڵێن وزە بەخشێکی باشی بۆ کەسەکە بە تایبەتی وەرزشوانەکان و بە تایبەتی منداڵەکان خورما لێرە هیچ پێکاتەیەکی تەندروستی لەدەست ناداتن لێرە هیچ کێشەیەک لە بۆ خورمانیە تەنها خورما کێشەی لەگەڵ چایە هەیە بەڵام لەگەڵ با بڵێن لەگەڵ شیرە یان لەگەڵ هەر پێکاتێکی ترا هیچ گرفتێکی زانستی نییە. بەڵێ دکتۆر لەناو هاوڵاتیاندا تێگەیشتنێکی باو هەیە کە دەڵێن خورما هۆکارێکە بۆ قەڵەوبوون ئایا شتیوا هەیە؟ خۆی خورما هۆکار نییە لە بۆ قەڵەو بوون چکە لەبەری زۆر شتی ترمان هەیە لە بۆ قەڵەو بوون بەڵام ئەو کاتە قەڵەو دەبی کە ئینسان شەوان بیخواتن و زۆریش بخوا بەڵام ئینسان بە 3 دنکە خورما بە 5 دنکە خورما بە 7 دنکە خورما قەڵەو نابێ بە تایبەتی کە بەیانیان دەخوا بەڵام کە ئێواران بخوا بڵێ ئەگەر ئەو کەسێک کە قابلیەتی قەڵەوبوونی هەبی ئێواران کە خورما دەخوا بە دڵنیاییەوە قەڵەو دەبیتن بەڵام کەسێکی ئاسایی کە لە بەیانیان دەخواتن لە 3 دنک تاکو 7 دنک هیچ کێشەیەکی نیە لە بۆ قەڵەبوون لەبەرەوەی چونکە ئەگەر 100 غرام ئەمە خورما بخۆین 200 و تقریبا نزیکەی 50 تاکو 300 کالۆری
کالۆری تێدایە کەواتە ئەگەر 100 غرام بخۆین هیچ کەسێکیش نییە 100 غرام ڕۆژانە بخواتن لەوانە هەر 3 دنێک 5 دنێک 2 دنێک دنکەکە ئەوەندەی دەخواتن خەڵک بۆیە هیچ کێشەیەکی تەندروستی نیە لە بۆ قەڵەبوون بە تایبەتی کە لە بەیانیان ئینسان دەیخواتن. باشە سوودە تەندروستیەکانی لەدەست نایە دکتۆر؟ کامە یعنی چۆن لەدەستی بدات؟ ئەوانەی کە بۆ قەڵەبوون بەکاری دێنن بە تایبەت شەوان ڕژێکی زۆر دەخۆن. خۆی بەس ئەوەندەی ینی کە پێقەڵەو دەبی ئەگەنا ئیسفادە تەندروستەکە هەلی دەکاتن بەڵام پێقەڵەو دەبیتن ینی کە ئینسان کە ئێواران دەخوات تووشی قەڵەوبووین قەڵەبوون نەخۆشیە ئینسان کە پێقەڵەو دەبی تەحتمەن قەڵەوبوون نەخۆشیە بەڵام ئەگە ئینسان ئێواران ژەگەر بەسەرەن دنکێک 2 دنگ 3 دنگ بخوا پێقەڵەو نابی بەڵام ئێواران لە ڕووی تەندروستی و سوودە تەندروستەکەی لەدەستدا بەو شێوازە نییە وەکو کە لە بەیانیان دەیخواتن ئەگەرنا ئەگەیکە بێ قەڵەوبی حتممە ئێواران بابی خوا خاستن ئەوانی کە چێشیان کەمە زۆر کەسی چێشی کەمە حەزی لێ قەڵەوبی دەتوانی ئێواران خورما لەگەڵ تەرۆزی بخوا یان خورما لەگەڵ تەحین و لەگەڵ شیرا بیخوا ئەو پێقەڵەو دەبیتن بە دڵنیاییەوە ئەتوانی پێقەڵەوبی ئەوانەی کە حاستن کە حەزیان لە قەڵەوبوونە کە سەلاوازەکان بەڵام کەسی ئاسایی ئەگەر بیخواگە خۆی قەڵەوبی ئەوە حتممە قەڵەوتر دەبیتن بە دڵنیاییەوە. بەڵێ دکتۆر زۆر جار دەڵێن خورما جەستە پاک دەکاتەوە لە مادە ژەهریەکان من دەمەوێت بپرسم لە چ کاتێکدا خورما بخۆی جەستە پاک دەبێتەوە لە مادە ژەهریەکان؟ خۆی خورما هەر بەخۆی پاکەرەوەی ژەهری لەشە بەڵام ئێمە دوو جۆرە با بڵێن پاکەرەوەمان هەیە ئێستا خورمایەکمان هەیە کە لە ئاینی ئیسلام باسی لێکراوە کە خەڵک ئەچێ بۆ حەج خورمای حەجوەی پێ دەڵێن طبعاً خورمای حەجوە ئەگەر ئینسان سبەینان 7 دنگ بخوا لەو ڕۆژە نە سحر نە حەسەد تأثیری ناکە بە فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعاً لەبەر ئەوەی ئەوە 100% کە خورمای حەجوە پاکەرەوەی ژەهری لەشە هەتا تەنها ئەگەر ئەو کەسە سحریشی لێکرابی ئەو کەسە با بڵێن کەسێکی با بڵێن هەتا خواردنێکی خواردبی سحری لەسەر خوێندرابی یان سحری لێکرابی جا لەبەر ئەو وەکو حەجوە بەڵام هەموو خورمایەکان بەخۆیان لەبەر ئەوەی چکە دەوڵەمەندن بە مادەی سێکەندەری پرۆداکت هەموو خورمایەکان پاکەرەوەی ژەهری لەشن یعنی هەر ژەهرێک لە لاشی ئینسان هەبێ لە جگەر هەبێ لە خوێن هەبێ لە جەستە هەبێ لە هەر شوێنێک هەبێ خورما ئەو ژەهرە دەهێنتە دەرەوە بەڵام وەچی بتوم لە سەرەتا ئینسان دەبێت کە خورما دەخوا لەسەر مەعیدەی بەتاڵ لەسەر گەدەی بەتاڵ خورما بخوا بۆ ئەوەی سوودی تەواوی لێ بینی و هەر کاتێک کە خورماش دەخوا نابێ بەس خورما بخوا ئەبێ مەسەلەن مەحاولە بکە گڵازێک 2 گڵاس 3 گڵاس ئاوی لەگەڵ بخوا تاوەکو ئەو ئاوە ئەو پێکاتانەی ناو خورما بیگوازێتەوە بۆ هەموو لەش تاوەکو مادە ژەهراویەکان لە هەموو خانەکانی لەش بهێنێتە دەرەوە کە لاشە پێویستی پێی نییە. بەڵێ باشە هەر لە پاڵ سوودە تەندروستیەکانی دکتۆر بۆ گەشەی مناڵ ئیسفادەی هەیە سوودی هەیە واتە ئەگەر ڕۆژانە بدرێ بە مناڵ دەتوانرێت سوودی لێوە بکرێت بۆ گەشەی بە تایبەتی؟ بەڵێ وەکو ئیشارەم پێدا هەتا ینی دایکان دەتوانن منداڵ لە 6 مانجیڕە ئیتر خورما بدەنە منداڵ ڕۆژان دەتوانن دنکێک خورما بدەن بە منداڵ لەگەڵ تۆزێک جێزەر لەگە تۆزە سێ و یان کەمێک بەسەرن سەرەزات تێکەڵ بکەن وەکو باولۆک و سیلاکێکی لێ بکەن ئەتوان ڕۆژانە بیدەنێ لە دوای ساڵێک ئەتوانن خورما لەگەڵ تەحینە یان خورما گوێزی تێکەن لەناو خورمایەکە گوێزی لە ناودانێن و بەگەڵ تەحین و لەگەڵ شیرا بیدەن بە منداڵ بە دڵنیاییە و گەشەی گەورە دەبێ یعنی با بڵێن باڵای بەرز دەبێ و هەروەها گەشەشی ڕێک و پێک دەبێ بەڵێ خورما لەگەڵ شیرە لەگەڵ جیز و چەرەزاتە لەگەڵ با بڵێن تەحینە بە دڵنیاییەوە گەشەی منداڵ وا دەکاتن کە هەر ئەو منداڵە نەک بۆ ئێستا بەڵکو هەر منداڵێک هەر دایچێک منداڵەکەی لە 1 ساڵی ڕا فێری خورما و تەحین و گوێز و شیر بکە ئەو منداڵە لە گەورەی زۆر بە زەحمەت تووشی کێشەکانی ئێسک دەبی واتە ئەو منداڵە تووشی ئێسکە دەرمە نابی ئەو منداڵە لە تەمەنی بە ساڵات چوونە زۆر کەم تووشی سۆفان دەبی و هەر کاتێک کە ئەو کەسەکە ئێسچی ئەشچێ لە ڕووداوێکە لە کارەساتێکە زووتر چادەبتەوە لە کەسێکی ئاسایی بۆیە وا باشە دائیمەن دایک هەموو ڕۆژانە خورما تەحین مەسەلەن شیر لە پێش منداڵەکەی دابنێت گوێز دابنێت تاوەکو گەشەی منداڵەکە هەم لە ڕووی گەشەوە گەشەی نوقسان نەبێ هەم لە ڕووی وەزنەوە هەم لە ڕووی بالا بەرزیشەوە. بەڵێ باشە دکتۆر بۆ ئەو پرسیارم کرد چونکە دەزانین ماوەیەکی کەمی ماوە ئاین دەرگای قوتابخانە خوێندنگاکان بکرێتەوە دەست پێکی خوێندن بکرێتەوە ینی خوێندکاران دەست بەوانەکانیان بکەن یعنی تا چەند گرنگە بەیانیان دایکان باوکان خورما بدرێ بە منداڵەکانیان پێش چوونیان بۆ قوتابخانە.
ئەمە نەک منداڵان ئەمە زۆر جار لە زانکۆ بە قوتابیەکانی زانکۆش ئەڵێم دەڵێم قایدەوە مەسەرەن خاستن ئافرەتەن کە جانتان پێ ئەڵێم چەندنکە خورمایەک لە ناو جانتایەکەت دانێ لۆی لە بینی هەر محازەڕێک لە بۆ محازەڕێکە چەندوکە خورمایەک بخۆ تاوەکو بە مێشکێکی فرێشەوە بێ ناو محازەڕی دووەم دا من لێرە ئامۆژگای دایکان و باوکان دەکەم سبەینان منداڵەکان خورمان پێ بدەن خورما خۆراکی مێشکە یعنی هەر منداڵێک کە ڕۆژانە ئەگەر لە دنکە خورمایەک تا حەف دنکە خورما بخوا بە دڵنیاییەوە مێشکێکی بەهێزی دەبی و هەروەها با بڵێن کە دەستەوانەکان جوانتر تێدەگا جوانتر ئیسیفای دەکە و هەروەها شەکەت و ماندیش نابی و با بڵێن تووشی بێتاقەتیش نابی بۆیە من ئامۆژگای دایک و باوکان دەکەم سبەینان خورمایان بدەنێ تەحینیان بدەنێ گوێزیان بدەنێ بەرداغێک شیریان بدەنێ تاو کە دەستنە قوتابخانە سوودی لێبینن واگەر توانیشیان ئەتوانن لەوان لەناو قۆدیەک بکەن لەگەڵ خۆیان بیبەنە قوتابخانە یان بگەنە مەسەر با بڵێن ڕەوزە تاوەکو ئیسیفادەی لێ بکەن هەر کاتێک کە برسیان بوو دەتوانێت دکە خورمایەک بخۆن لە جیاتی شتی تر بەڵێ بەڵێ دکتۆر هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا ئاماژە بۆدا کە سوودەکانی خورما زۆرن بەڵام من دەمەوێت بپرسم کە دەڵێن خورما بۆ لابردنی چەوری سەر جگەر بەکاردێت ئەمە چۆنە؟ بەخۆی خورما نەک لەو لابردنی سەرجگەر یعنی خورما بەخۆی وەچی پێم وتی لە بۆ هەموو شتەکان سوودی هەیە یعنی تەنها بەس دۆ جگەر نییە بەڵام بەخۆی ئەگەر زۆر بخۆی بە پێچەوانەوە ئەگەر زۆر بخۆی احتیمالە چەوری جگەر زیاد بکاتن نەک چەوری جگەر لا بباتن ئاگادار بە یعنی دەبی ئەوەش ئاگادار بین یعنی هەموو شتێکی شیرن هەتا میوەش کە زۆر بخۆی با بڵێن لە حەدی خۆی زیاتر بخۆی چەوری جگەر زیاد دەکات یان با بڵێن چەوری لە لاشەی ئینسان زیاد دەکات جا لەبەر ئەوە لۆیە ئەگەر بە کەمیەکی کەممان خوارد بە دڵنیاییەوە سوودی ئەبێت بۆ هەموو جەستەکی مرۆڤ بەڵام ئەگەر ئێمە زۆر بخۆین گرفتی لە بۆ دروست دەبیتن بەڵێ باشە ئێمە باسمان لە سوودە تەندروستیەکانی کرد کە ئاوا خورما بخورێت لەگەڵ شتی دیکەشا بخورێت تۆ هەمووی و جیا کردەوە بەڵام ینی بە جۆرێکی تریش ئەخورێت ینی بەشێکیان خورما لەگەڵ هێلکە سوورەکەنەوە یاخود بە تەنیا خورما سوورەکەنەوە و وەکو لەفۆ ئەم بابەتانە ئەیخۆن ئەلێرەدا چۆنە یعنی سوودی ئەبێت لەو کاتەشە بەخۆی خورما دەکەێتە دۆشاو خورما خەڵک بەسەن دەیکاتە کولیچا خورما خەڵک لەگە هێلکە دەیخوا یعنی زۆر جا بەسەن خورما لەگە زۆر شت تێکەڵ دەکرێت لە هەمووی سوودی تەندروستی هەیە هیچ کێشەیەک لە سوودەکان دروست نابیتن بەنسبەت خورما لە هەر نەوعێک بخورێ بەڵام لەگەڵ کاتێک کە هەموو شتێکە لە ڕوون سۆر دەکرێتەوە کوالیتی لە دەست دەداتن یعنی با بڵێن هەندێک پێکاتای لە دەست دەدا هەندێک با بڵێن توخم و یا هەندێک مادەی تێدا هەیە گۆڕانکاری بەسەردادێتن یعنی هەموو شتێک بە فرێش باشترە بەڵام کاتێکە کەسێک کە هێلکە بە خورما دەکا یا مەسەن لە کولیچە بەکاری دەهێنی یان شتێکی پێ دروست دەکا بە دڵنیاییەوە سوودی تەندروستێکە هەردەمینێ بەڵام هەر وەکو ئەوە نیە کە بە فرێشی ئینسان کە دەیخواتن بە دڵنیاییەوە بەڵێ دکتۆر ئاماژە و پێدا کە خورما دەکرێتە دۆشاو وەکو لە وەرزی پاییز و زستانیش نزیک دەبینەوە دیارە خواردنێکی زستانەیە دۆشاو لەگەڵ ڕاشی کونجی تا زۆر بەکاردێ ئایا بەم شێوەیە شەر سوودی تەندروستی لە دەست دەدا یاخود زیاتر دەبێت هیچ زیانش تەندروستی نییە بەڵکو دۆشاویش هەر خورمایە خودی خورمایەکەیە بەڵام ڕیشاڵەکانی تێدا نیە یعنی تەنها با بڵێن پێکاتەکانی وەکو شەکر و چەوریەکە و با بڵێن پرۆتینەکە و بەڵێن ئەو پێکاتانی کە لە ناویدا هەیە تێیدا مایە بەس تەنها ڕیشاڵەکەی تێدانێت کاتێک کە دەکەێت دۆشاو بەد ڕیشاڵەکان فرەدەێت ئەوانەی کە پێڵمێ فایبەر کە بەڕاستی فایبەر سوودی زۆر بۆ ئینسان هەیە بەڵام ئینسان کە دۆشاویش پێویستێک کە ئینسان ڕۆژانە پێویستی پێدەبی کە لەگەڵ دۆشاو تێکەڵ دەکەێت لە زستانە دەخوری یان لەگەڵ زستان لە گەشتەکان لەگەڵ بەفرا دەخوری حتمما دڵنیا بە هەمان سوودی تەندروستی هەیە سوودە تەندروستەکانی خۆی لەدەست نادا هەمان پێکاتەکانی تێدایە بەڵێ باشە دکتۆر وەرزی پێگەشتنی خورمایە چۆن خورما هەڵبگیرێت بۆی دوای ئەم سوودە تەندروستیانەی هەبێت کە تۆ لە سەرتای تەوەری دەم و ئاماژەی پێ دەکەیت یعنی بەشێکیان هەروە هەڵی دەگرن بەشێکیانی خانە ساردکەرەوە و مجەمیدە ئەم بابەتانەوە پێویستە خۆی ڕێگا دروستەکە کامەیە کە خورما هەڵبگیرێت خۆی خورما بە دوو ڕێگە هەڵدەگیرێ یان ئا بەو شێوەی کە ئێستا کە هەیە لە بەردەمما هەیە لە سەبەتەی دەکەن جوان لەناو بۆکسی دەکەن هەردەگرن وەکو خۆی بە فرێشی هەڵدەگرن یاخود وشک دەکرێتەوە پێ ئەدەبێت قەسب پێ ئەڵێن قەسب کە وشکە بێتەوە پێ ئەڵێن قەسب یان بە وشکراوی هەڵدەگیرێ یان بە فرێشی هەردووچیان سوودی هەیە بەڵام بە فرێشیەکە بە من لەناو مجەمیدا با بڵێن باشترە یاخود با بڵێن کوالیتەکەی
لە دەست نادا وەکۆی کە وشک دەکرێتەوە یعنی بە وشکراوەی هەندێک پێکاتە کاتێکە لە بە ڕۆژ وشکەکەنەوە هەندێک پێکاتەی لە دەست دەداتن بەڵام بە شێوەی فرێشکە لە ناو بۆکس و لە ناو فرێزەر دەکرێت ئەوە پێکاتەکەی خۆی لە دەست نادار وەکو خۆیەتی من ساڵی وا هەبووە لە بیرم چووە بۆکسێکم ناو زەوی دەداناوە ساڵی پاشتر هێیایت بە دەرەوە هەمان تام و هەمان ئەوەی خۆی لە دەست نەداوە کەواتە ئێمە بە فرێشی بەبێ ئەوەی بیشۆینەوە هیچی لێ بکەین هەر ئەو هاوەکو خۆی وایە لە ناو بۆکسی بکەین و قەپاتی کەین و لە ناو زەمیدە هەڵی بگرین بەڵێ دواوتەی تۆ چییە بۆ کەسانەی کە خورما دەخۆن یاخود نایخۆن سوودەکانی خورما چین؟ بەڵێ وەڵاهی من لە سەرەتا وتم گوتم خورما دەرمانخانەی ماڵە یعنی خورما بەڕاستی دەرمانخانەی ماڵە یعنی ئینسان هەوڵ بدا نەک خورما هەر میوەیەک کە لە وەرزی پێگەیشتنی خۆی دێتن ئینسان حسەی خۆی لێ بخوا یعنی بەشی خۆی لێ بخوا ڕۆژانە مەسەلەن ئێستا خورما هەیە ئێستا قەیسی هەیە هەنجیر هەیە مەسە هەر شتێک هەیە هەر بەروبوومێک هەر میوەیەک لە کاتی مەوسمی خۆی لەبەر ئەوەی چونکە پێکاتەی لاشەی ئێمە پێویستی بە هەموو خۆراکێکە یعنی هەر خۆراکێکە تۆ نایخۆی نقسێک لە لاشە دروست دەکاتن یعنی کێشەیەکی تەندروستیت بۆ دروست دەکات بۆیە من هەتا وتچیم کەوانی شەکرەشیان هەیە با خورما بخۆن بەڵام بە کەمیەکی کەم لە بەرامبەریدا بانان کەم بکەن و یان برنج کەم بکەن و یان شیرینی کەم بکەنەوە بۆیە من ئامۆژگاری ئەوانە دەکەم کە خورما ناخۆن هەوڵ بدەن ئەگەر دانە خورمایەکیشبی ڕۆژانە هەوڵکەن لە بەیانیان لەگەڵ چەند گڵاسێک ئاو بیخۆن بەڵێ سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەدر قادر سوورچی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی منیش سوپاسی ئێوە دەکەم و سوپاسی ئەو شوێنە دەکەم فرێش فروتی کە بەڕاستی شوێنێکی جوان و ماشەڵڵا لەو هەموو خورمایە جۆرە خورمایەکە هەیبوو شوێنێکی تایبەت و بە بەرنامەکە زۆر دڵم پێخۆش و کە لەو شوێنە وەستام کە ئەنواع جۆرە خورمای هەبوو ماشەڵڵا ئەو خورمایەکە هەیە لە دنیا هەمووی لای هەیە لە خوا بەزیاد سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تۆش لە بەیانی باشکوردستان بەردەوامین و بڕگەیەکی کەمان هەیە بڕگەی زۆرترین خوێنراوی ماڵپەڕی NRT بەڵام لێ سادا و چانێ بەرەگری